ناوی هیوایە و خۆی ناوناوە هیوای هەژاران کارە مرۆیەکانی لە ناو هاوڵاتیاندا ناوبانگی پێبەخشیوە. هیوای هەژارانم تەلەفۆنی بۆ من کردبوو بێم هاوکاری بکەم. هەم پارەی مۆلیدەکەت واصل کراوە هەم کرێخانەشت واصل کراوە. خۆی لە خێزانێکی هەژاردا گەورە بووە. ئێستا خەمی هەژارانی لە کۆڵناوە و هاوکاریە مرۆیەکانی لە پێش کار و پیشەکەی خۆیەوە داناوە. بێتە تۆ مەسرفناڵاکەی بەڵێ 3 ساعت 4 ساعت هەبوو بە ڕۆژیش من دوای کەوتمە بزانم چی دەزەکەوێت چی پێیاکات بۆی بتوانین هاوکاری بکەین بزانین مستحقیانە و من لە ڕێگەی شەکەی خۆمەوە کە پیشەم دەلاکیە سەرتاشینە هەفتانەیە خود ماگانە من دەخیلێکم کردو پارەی تێکم لە مانگێکە دوو جاریان جارێک من ئەو دەخیلی هەڵا بچڕم ئەچم هاوکاری کەسێکی پێکەم و ئایدۆزمەوە لەگەڵ یا ڤیددیویکیشی بۆ ئەەکەین بۆ ئەوەی خەڵکی زیاتر بێن بەدەمیەوە هاوکاری بکەن ئێمە مەعاناتەکانی بگەێنین. ئێرەش ڕێکخراوێکە زیاتر لە 21 ساڵە هاوکاری مرۆیی دەگەێنێتە ئاوارە و پەنابەر و کەسانی کەم دەرامەت. تەرزە 4 ساڵ و کۆژینیش 6 ساڵە لە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت کار دەکەن. ئەم ڕێکخراوە ناوبەناو خولی تایبەتیش بۆ منداڵان دەکاتەوە تا فێری بەخشین و هاوکاری مرۆییان بکەن. پێویستیان بە هاوکاری هەیە و هاوکاریانی کە ئێمە بۆ ئەوانی ئەنێرین و بەدەستیانەکات کە خۆمان پێشکەشیانەکەین خێزانەکان هەر هەمویان بە هەڵسەنگانی خۆمان ناڕۆشتن و پێشتر واتەمە پێشتر هەڵسەنگاندن بۆ خێزانەکانەکەین و دواتر بەداتایەک ناویان لای ئێمە پارێزراو ئەبێت و هاوکاریان بەدەست دەکات بەپێی ئەو پێویستیانی کە پێویستیانە. زۆربەی چینەکانی تر هەم لە ژن هەم لە پیا و لە تەمەنە گەورەکان کاتێککە ئەو هاوکاریان بەدەست ئەگا جۆرە ڕیاکشنێک لە دەم و چاویانە دروستە بێت کە هەم سپاسگوزاری پێوە دیارە هەم خۆشەویستی و هەست بەو گەشانەوەی ئەەکەی کە لەو کەسایە دروست ئەبێ ببوونی هاوکاریەکی تۆوە ئەو مرۆڤە چۆن گەشانەوەی پێوە دەرەکەوێت. لەم ڕێکخراوەدا زیاتر لە 400 خێزانی کەم دەرامەت تۆمار کراوە کە ماگانە پێویستیان بە هاوکاریە بەهۆی کەمبوونەوەی کۆمەکی خێرخوازان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە چەند مانگجارێک کۆمەکی دەگەێنە ئەو خێزانانە. ڕۆژ بە ڕۆژ ژماری ئەو کەسانی کە ئەکەونە خوار خەتی هەژاری زیاکە کەواتە پێویستمان بۆیە مەسئولیەتی کۆمەڵایەتی کۆمپانیەکانیش زیاد بکەن. ناڵین خراپە بەڵام داواکارین زۆر زیاتری کەن چکە پێداویستەکان زیاتر. هاوکاری مرۆیی لە جیهاندا دیاردەیەکی باوە و ئەو کەسانەیە و کارە دەکەن لە نزیکەوە ئاگداری ژیان و نەهامەتی کەسانی هەژار و کەم دەرامەتن. لە هەرێمی کوردستانیش کەم نین ئەو کەسانەی ڕۆژانە چاوەڕوانی دەستی خێرخوازان و کەسانی مرۆڤ دۆستن تا بەشێک لە خەم و ئازارەکانیان کەمکەنەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.